ئەگەر دەتەوێت کەسایەتیت بەهێز بێ و لای خەڵکی خاوەنی حورمەت و ڕێز بیت، ئەم پێنج خاڵە لە ژیانتدا جێبەجێ بکە. خاڵی یەکەم، چاک دەست بە دین و عەقیدە و بیر و باوەڕەکەتەوە بگرە، چونکە کەسی مەبدەئی لای هەموو کەسێک خۆشەویستتر و بەڕێزترە. تۆ موسڵمانیت، بە ئاسەوار و شوێنەواری موسڵمانێتی و دینداری و عەقیدە و بیر و باوەڕەکەت بەکار و کردەوە و بە هەڵسوکەوتەوە دیار بێت. خاڵی دووەم، ڕێزی خەڵک بگرە، چونکە گوتراوە ئەو کەسەی کە ڕێزی خەڵک بگرێت ڕێزی خۆی دەگرێت. خاڵی سێیەم، با ئاکار و ڕەوشتت بەرز و جوان بێت، چونکە کەسانی ڕەوشت بەرز هەموو کەس خۆشیان دەوێت. ئەوەش بزانە یەکێک لەو ئامانجانەی کە پێغەمبەری بۆ نێردراوە صلی الله علیه وسلم بریتی بووە لە تەواوکردنی ڕەوشتە بەرز و جوانەکان. خاڵی چوارەم، خۆت دوور بگرە لە قیل و قال و گوتیان و دەڵێن و ئاوا بوو ئاوا ڕۆیشت، چونکە دڵنیابە قەت ناگەیە هیچ دەرەنجامێکی باش. خوای پەروەردگاریش قیل و قالی خۆش ناوێت. خاڵی پێنجەم، خۆت لە کەسانی ڕەشبین بە دوور بگرە، چونکە کەسانی ڕەشبین ژیانت تاریک و لێڵ دەکەن. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی کەسایەتیمان جوان و دامەزراو کات، ئێمە بەهۆی ئەو دینە پیرۆزەوە جوان کات، ئەو دینە پیرۆزەش بەهۆی ئێمەوە جوان کات. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.